تیرۆر و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان پەڵەیەکی تاریک لە تابلۆی دیموکراسیەکەی هەرێمی کوردستاندا. نووسینی ئەحمەد ڕەسوڵ، ئامادەکردنی هاوڵاتی. هەرێمی کوردستانی عێراق کە زۆر جار وەک پەناگەیەکی ئارام بۆ دیموکراسی و سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕ لە گێژاودا ناوی دەهێنرێت. ڕوبەڕووی ڕەخنەی جدی دەبێتەوە لە پرسی مامەڵەکردندا لەگەڵ ڕۆژنامەنووسان، لە پشتی پێشکەوتنی ڕواڵەتیانی ڕێگاوبان و باڵەخانەکان و گەشەی ئابووریەوە ڕاستیەکی تاریک هەیە کە بە تیرۆرکردن و تۆقاندن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و میدیاکاران ڕەنگڕێژ کراوە. لە ماوەی 3 دەیەی ڕابردوودا ڕووداوەکانی تیرۆرکردن، هەڕەشە بەردەوامەکان و دەستگیرکردن و زیندانیکردنی ڕۆژنامەوان و میدیاکاران، کاریگەری هەمەلایەنەی لەسەر ئەو پیشەیە و هەروەها تاریککردنی وێنەی هەرێمی کوردستان لە پرسی ئازادی ڕاگەیاندندا هەبوو. ئەم پێشێلکردنە توند و بەردەوامی کاری ڕاگەیاندن و شکۆ و ڕێزی ڕاگەیاندنکاران جگە لەوەی کە نەتواندراوە سنوورێکی بۆ دابیندرێت و کۆتایی پێبێندرێت. هەروەها ئاماژەکانی بەرتەسەکردنەوەی ئازادیەکانی ئەو بوارە لەلایەن دەستگا دەوڵەتیەکانی هەرێمەوە هەستی پێ دەکرێت. هاوکات لە ساڵانی ڕابردوودا چەندین ڕۆژنامەنووس دەست بەسەر کراوە. زۆر جار بەبێ تۆمەتی ڕوون بە بیانووی مەترسی خستنە سەر ئاسایشی نەتەوەیی یان بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست لە کاتێکدا هەروەکو هەندێک لە یاساناسان و مافبەروەران دەڵێن ئەم تۆمەتانە ئامڕازێکی ناڕۆنن کە تەنها بۆ بێدەنگکردنی ڕۆژنامەنووسان و نووسەران بەکاردەهێنن. لە ناوەندی پرسەکەدا لایەنە سیاسیەکان و هێزە ئەمنیەکانن کە بۆ کۆنتڕۆڵکردنی بەزەبر و هەندێک جار توند و تیژانەی کایی ڕۆژنامەنووسی و بواری ڕاگەیاندن کار دەکەن. دەستگا میدیایە سەربەخۆکان سەرەڕای هەڕەشەی توند و تیژی و دەستگیرکردن، هەروەها ڕوبەڕووی فشاری دارایی و سنووردارکردنی دەستڕاگەشتن بە زانیاری و هەراسانکردنی سیستەماتیکی دەبنەوە. سەرەڕای ئەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی و میدیایی لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانەوە دەرچووە و لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و دەستگای قەزایی پێویستە پابند بن پێوەی. بەڵام وەکو هەندێک لە ڕۆژنامەنووسان لە چەندین بۆنەی جیاوازدا ڕایانگاندووە کە پرۆژە یاسای کاری ڕۆژنامەنووسی هێندەی لە یاسایەکی مردوو تەنها مەرەکەبی سەر کاغەز دەچێت، هێندە لە پرۆژێکی یاسایی بۆ دابینکردنی مافی ڕۆژنامەنووسان و ڕێز و شکۆ ڕاگرتنی کاری ڕۆژنامەنووسی ناچێت. ئەو ڕۆژنامەنووسانی کە لێکۆڵینەوە لە گەندەڵی یان خراپ بەکارهێنانی دەسەڵات دەکەن زۆر جار خۆیان دەکرێنە ئامانج و لە چەندین لایەنی جیاوازەوە فشاریان لێ دەکرێت. ڕەخنەگران دەڵێن ئەمە ژینگەیەکی پڕ لە سانسۆر و فشارە بۆ میدیاکاران و لە دەرەنجامدا دەستگای میدیایی و میدیاکاری خۆ سانسۆرکار بەرهەمدێنێت. ئەمەش کاری ڕۆژنامەگەری و بواری ڕاگەیاندن لە ماناو ئەرکە ڕاستەقینەکەی خۆی بەتاڵ دەکاتەوە. لەلایەکی ترەوە بەرپرسان و دەسەڵاتداران بەرگری لە سیاسەتەکانیان دەکەن و بانگەشەی ئەوە دەکەن کە هەندێک ڕۆژنامەنووس سنووری ئاکاری و یاسایی تێدەپەڕێنن. هەندێک جار دەبنە سەرچاوی تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی و دابنە هەندەرینە ئارامی. هەروەها هەندێک جار ڕاشکاوەنە ڕایان گەیاندووە کە هەندێک لە ڕۆژنامەنووسان کار لەگەڵ ئەجێندای بیانی دەکەن. ئەوان دەڵێن ئازادی ڕۆژنامەگەری دەبێت لەگەڵ ئاسایش و سەقامگیری نیشتیمانیدا کۆک و هاوتەریب بێت. بە تایبەتی لە ناوچەیەکدا کە هێشتا ڕوبەڕووی هەڕەشەکانی تیرۆر و ململانێ ناوچەیەکان دەبێتەوە. لایەنگرانی حکوومەت و دەسەڵاتداران دەستگیرکردنەکان نەک وەک سەرکوتکردن بەڵکو وەک ڕێو شوێنێک بۆ پاراستنی ئارامی کۆمەلگا و ڕێکوپێکی و نەزم و دیسپلین دادەنێ. چاودێرانی نێودەوڵەتی وەک پەیامنێرانی بێسنوور و هیومان ڕایتس وۆچ چەندین جار هەرێمی کوردستانیان ئاگادار کردووەتەوە و ڕەخنەیان ئاڕاستە کردووە. لە بواری پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسان و ئازادیکاری ڕۆژنامەنووسیدا لەبەر ئەوە لە تاقیکردنەوەی پێوەرەکانی ئازادی ڕۆژنامەوانیدا نمرەی نزمیان بۆ دەسەڵاتداریەتەکەی هەرێمی کوردستان داناوە. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هۆشداری دەدەن لەوەی ئەگەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و فشارەکان و کۆتوبەندەکانی سەر ئازادی ڕاگەیاندن بەردەوام بن و بە دوواداچوونی یاسایی لە بارەیانەوە نەکرێت و ئەنجامی بەرجەستە و ڕاستەقینەیان نەبێت و بێ سزا بمێننەوە و دەستگیرکردنەکان بە بێڕێوشوێنی پێویست بەردەوام بن. ئەوە هەرێم مەترسی لە ناوبردن و تێکدانی تەواوەتی ناوبانگی خۆی وەک مۆدێلێکی دیموکراسی لە عێراقدا هەیە. ئەو پرسا ململانەیەکی قوڵ لە نێوان بەڵێنە گەورە و ڕواڵەتیەکانی دیموکراسی و پێکاتەی دەسەڵاتی حیزبایەتی و تەنانەت دەسەڵاتی بنەماڵەکانیش لە ناو حیزبەکاندا ئاشکرا دەکات.
بۆ بەشێک لە ڕۆژنامەنووسانی کورد ڕاگەیاندن و ڕووماڵکردنی هەواڵە هەستیار و گرنگەکان و ڕاستیەکانی هەندێک بوار بووەتە پیشەیەکی مەترسیدار بۆ سەر ژیانیان. دۆخی نالەباری ئەوان تیشک دەخاتە سەر ئەو ئاڵنگاریە گەورەی لە بەردەم هەرێمی کوردستانە. ئایا بەڕاستی شەفافیەت و لێپرسینەوە لە باوەش دەگرێت و قبوڵی دەکات یان بەردەوام دەبێت لەو ڕێگایی خۆی کە بێدەنگکردنی ڕاگەیاندن و ڕاگەیاندنکاران و ڕاستیەکانە لە گۆشەیەکی تاریکدا.